ئێمە وەک ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕای دەگەێنین لەم هەرێمەی ئێمەدا ڕۆژ بە ڕۆژ ئازادی کاری ڕۆژنامەگەری بەرتەسک دەبێتەوە. ڕۆژنامەنووسان هەمیشە دەبنە قوربانی، جا بە کوشتن و ڕفاندن بێت یان دەستگیرکردنی نایاسایی. هەر لەو سۆنگەیەوە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس ئارام بەختیار پەیامنێری NRT بە پێشێلکاری یاسایی و بنەماکانی کاری مافی مرۆڤ هەژمار دەکەین. بۆیە پێویستە هەرچی زووە یاساناسان و ڕێکخراوەکانی تایبەت بە مەفەکانی مرۆڤ بێنە سەرخەت، چونکە لەلایەک پێشێلکاری یاسایی و لەلایەکی دیکەش پێشێلکاری مافەکانی مرۆڤە. ئێمە وەک ڕۆژنامەنووسان و چالاکوانانی سنووری ئیدارەی ڕاپەڕین دەپرسین ئایا بۆچی هەمیشە ڕۆژنامەنووسان و کامێرەمانەکانیان بوونەتە قوربانی کوشتن و لێدان و سوکایەتیکردن و دەستگیرکردن. لێرەوە جارێکی دیکە و بیر بەرپرسانی حکومەتی هەرێم و یاساناسانی دەهێنینەوە پێویستە لە بری ڕۆژنامەنووسان دادگایی بکرێن و سوکایەتیان پێ بکرێت، ئەوە گەندەڵکاران و ئەو کەسانەی کە تۆمەتبارن بە دزینی سەر و ماڵی هاوڵاتیان بدرێنە دادگا و سزای یاسایی خۆیان بگێنن.